واشنطن چەند جاران هەروێستا خوا دەربارەی وێ کریزێ گوهارتیە دەمەکێ داخوازا چوونا بەشار ئەسەد کرد پشترە پشتیوانیا سەربازی پێشکێشی ئۆپۆزیسیۆنێ کرد لە داویەدا ئەو پاڵپشتی ڕاوەستاند و ji دوور بە لە کریزا سووریێ تەماشە کرد زێدەتر گرنگی بشەڕێ لە دژی داعشێدا لێ چەند ڕۆژێن دەرباسبوویدا واشنطن ڕاگەهاند و هەوڵ دەدا ڕۆڵاهێزên سووریا دیموکرات و ئەنجومەنên نافخۆیی زێدە بکە نەتەنێ ئەف لێ باڵکشاند لە سەروەیەکێک و ئەگەر هەیە di pêşa rojê de etirafê bi Rojhilatî Furatê bike. Ev yek jî bû sedem ku hinek kes bêjin Kurd êdî ji bi destxistina mafê xwe li Rojavayê Kurdistanê gelekî nêzik bûne. Lê hinek çavdêr û şareza jî dibêjin Kurd tenê kartekin di destê Amerîka de û li gorî berjewendiya xwe wan tev digerînin. Ji bo gotûbêjkirina piştivaniya Amerîka bo Kurdan û pêşeroja Kurdan li Sûriyê mêvandariya her yek ji Slêman Ereb nûnerê peya dê li herêmê li Slêmaniyê digel Cidaan Elî serokê nûretiya Encûmena Kurdî li Sûriyê enekesê li Hewlêrê û Zerdeş Tewfîq Bek digel me de dibin ji Washingtonê ew piştî ez bi xêr ji Kaliforniya bi taybet bi me re dibe ez bi xêrhatina we teva dikim lê temaşevanên hêja di destpêkê de em ê biçin lê raportekê temaşe bikin ku hûrbîniyên zêdetir derbarê siyaseta Amerîka li Rojavayê Kurdistanê tê de heye em ê bi hev re lê binerin û piştira em ê vegerin û dirêjahiyê bi gotûbêjin xwe bidin. لنواراسا سالا بهوری واشنطن و مسکو لسروی چند ریکفتین که ریبار فرات هیلکا جدا کر بید دنابرا دوین روشلات وی ریباری دا که جالی هزن سوریا دموکرات و به پشتوانی امریکا کنترل کربون و جالی که دیگه لورین دین روشاوی ریوی ریباری که به پشتوانی روسا کد ندبن دا سالات سوپای سوریا و لگوری زانیاران امریکا دخوازید بوی مرم 10 بنگاوان بهاویجید. ایک زدکنا پشگیری سربازی بو هزن سوریا دموکرات. دو مشق پیکنوان هزان و گهورینوان بو هزکا نظامی که کار بو به جهکن آسایش لروش آوای کردستان بکد دیگل دانان نزدیک 3000 پولیسان. 3. بهزکرنا حکومت آب خواجهی کانتونان که دادهاتی دا باجن رقا و طبقشی دچنه د چارچوبه وان کانتونان دا. 4. نوجنکرنا دفن روشلات ریبار فرات اوجی بزیدکرنا جدن دارایی مروفی بو دفرن زران برکتین شر دجی داعش. 5. مکم کرنا خدمت گزاری و جرخانی دفره و مفاورگتن جدرن سروشتی وک نفت، غاز، چاندن و آف. 6. راهنان و وکرنا خولان بو کارمند سازین حکومی و دادگهان. 7. پالاسن آسمان و دفره و هیلانا 5 بنکن سربازین امریکا لروشالات ریبار فراد که دیگل هزن سوریا دموکرات دا جور اپراسیون هفبش دروست کریه. 8. دامپدانا دیپلماسی به دفرن دمن کنترل هزن سوریا دموکرات و فشار امریکا با آراسا بجداری کنن نونر وان هزان دانوستانین جنیو دا. 9. پشتوانی کنن لور پروسا هل بجارتنان دکانتونان دا که بریار بول نوزای اوه مهی بریوه بچن بلی بودمک دن هاتن پاش خستن. 10. دامی کنن پشتوانی سیاسی و سربازی و دیپلماسی بودوره و پالاسنا کانتونان جکار دجمون کاریه. اول دمکی دا هزن سوریا دموکرات پیوندی که باش دیگل هر دو آلین روسیا و امریکا هیا. و اوجی بوی اگر موسکو دهاتی دا رول ناوبنکاری بو هر جور دانوستاندنه که دنابروان هزان و دیمش دا درباری پاشاروژا سیاست دفره ببینه. بلی لهمبر داد داوی داخوانی دا دیمشق هزن سور دموکرات بخیانتکار بناف کرد و امریکا جی تکس لسر برافانی کرن جهف پیمانین خواد دیکرد. بله تماشاوان هجا زیج زردش توفیق ج کالیفرنیا دست پی بکم کوشش ورمندی حکومت آمریکای که زردش از بخیر هاتنا تدکم استخوازم شتا بزام یعنی سیاست بره یا آمریکای به سرپرستی و سروکاتیا باراک اوباما درباره روجاوای کردستان درباره سوریه نزل البو نها جدابونا و سیاست دما دونالد ترامپ ده چیه؟ اوکاتی جناب تام باشه لگه بینرانی خوشویست و میوانە بەڕێزەکانە بەڕاستی ئەگەر ئێمە سیرکەین با پێشەوە وەکومێژ و سێریکەین جیاوازیەکی زۆ گەورە هەیە لە نێوان سیاسەتی ڕئیسی کۆنی ئەمریکا ئۆبامە لەگەڵ ڕئیسی ئێسای ترامپ کە شەڕی سووریا تقریباً بڵین دەستی پێکرد شەڕی ناوخۆی سووریا لە 2012 سیاسەتی ئەمریکا ئەو کاتە بەڕاستی سیاسەتێکی شێوا بوو چونکە نەیەزانی چۆن تەعامل لەگەڵ ئەو شەڕە ناوخۆی سووریاکە ئەویش لەبەر چەند سەبەبێکی زۆر گرنگ کاتێک کە ئەمریکا ئێمە کە لێرە سەری کێشەیەکەکەین لە ناوچەیەکە زیاتر سیرەکەین ئێمە سێ چوار پرسیارەیە لە خۆمان یەکەین ئایا ئەو شوێنە جوغرافیەن بۆ ئێمە چەند
گرنگە سیاسیان چەند بۆ ئێمە گرنگە و عسکەریان چەند بۆ ئێمە گرنگە کە سەری سووریا کە بەڕاستی جۆگرافیان هیچ گرنگێشی نییە بۆ ئەمریکا و عسکەریان بەڕاستی هیچ نرخێش عسکەریشی نییە و سیاسیان سووریا هیچ نرخێشی نییە لەسەر ساحەی دۆڵیا لەبەر ئەوە بەشداربوونی ئەمریکا ئیتیمامیانی بە سووریا تاخیر و یا زۆر گرنگ نەبوو کاتێک کە ڕئیسی ئێستای ئەمریکا بڵێن سەرۆک ترامپ بۆ بە ڕئیسی ئەمریکا ئەوی هەمان شتی استراتیژیەتی ئەمریکا جارێکیان نەخشەی پێکێشایەوە ئەویشەوە بوو وتی شەڕی سووریا شەڕێکی ناوخۆیە ئێمە ناشنال سکیۆریتی ئەمریکا کە ئێمە پێڵین ئەمنی ئاسای ئەمریکا خۆی نبینێتەوە لە سووریا و ئێمە هیچ گرنگیەتمان نییە لە سووریا هەتا تەداخڵکردنی ئێران و رووسیا و لە سووریا کە جارێککە وای لە سەرۆکی ئەمریکا کرد کە جارێککە بە پلان و استراتیژیەتی ئەمریکا بڕوە بەڵام ئێمە دوو وشە لێرە پێشەوە باوشەکان چی بکەینەوە پێشەوەی باسی سێکە بەڕاستی ئەمریکا نە لە زمانی ئۆبامەیە نە لە زمانی سەرۆک ترامە استراتیژیەتی نییە بۆ سووریا وە پلانیشی نییە بۆ سووریا بەڵام شتەدەم چییە کەک زەردەشت چما هەیانها پلانەکە زەلال ئەشکەرە یا ئەمریکایە دەربارەی سووریا بگشتی و ڕۆژاوای کوردستانی بتایبەتی تونەیە ئەمریکا سڵقەی هەیە یاخود دیڵی هەیە بۆ سووریا تەوان تەداخڵکردنی ئێران لە ئەمریکا وای ببورە تەداخڵکردنی ئێران لە سووریا پاڵی بە ئەمریکانە کە لەوێ بێ بە پشگیری ئەوەی کە ئێستا پێڵێن سیریان دیموکراتیک فۆرزیا بڵێن کە بەشێک لەوانەیە کە کوردەکانی ڕۆژاوای سووریا ئەیش بۆ کەمکردنەوەی حەجم و نفوسی ئێران بوو لە سووریا بەڕاستی کە ئەگەر ئێمە بگرینەوە ئەگەر جۆ لە قسەکانی سەرۆک ترامپ کەین تەمە قسەیەکیە ئێمە هەموو ساڵێک ڕئیسی ئەمریکا قسەیەکە کە پێڵێن ناشنال سکیۆریتی سپیچ یعنی ئەمنی ئاسایی قسەکردن لەسەر ئەمنی ئاسایی ئەمریکا کە لە مانگی 2017 کردی جارێککە ئەوەی دووبارە کردەوە وتی ئێمە گرنگجیمان نییە لە سووریا و ئێمە بەڕاستی هیچ گرنگجیەکمان نییە ئەگە بە شارەسەر بمێنێتەوە یا نەمێنێتەوە بەڕێی من بە ئاگاداری خۆم لێرە یارمەتیدانی ئەمریکا بۆ کوردەکان یا بۆ ئەوەی کە پێڵەن سوریان دیموکراتیک فۆرس تەنە ئەوەیە بۆ کەمکردنەوەی حەجمی ئێرانە من ئەگەر من بم لە جاتی سیریان دیموکراتیک فۆرس یا کوردەکانی ئەوەیە با وەکو پرسیارێکی بیرکاریانە سێریەکەم پێشەوەی حەلەکە بۆ پرسیارەکە بدۆزیتەوە بەڕێی من لە پرسیارەکە بگەی باشترە پێشەوە حەلەکەی بۆ بدۆزیتەوە ئەویشەوەی ئایا ئەمریکا یارمەتیدانی ئەمریکا با بڵێن بۆ کوردەکانی ڕۆژاوە سبب بڵین هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە ئایا باوەڕی بەوە هەیە کە کول لەو منتیقا پێویستە فێدراڵێتێ یا شوێنێکی سەربەخۆی هەیە یا تەنیا دیفاعکردنە لە استراتیژیەتی ئەمریکا لە منتیقەکەیە بۆ لە ناوبردننی داعش و کەمکردنەوەی نفوزی ئێرانە چکە ئەم جوابانەوەی ئەم پرسیارانە زۆر گرنگە بۆ چوونە پێشەوە و من لە یەکێ لە چاپیەکردنەکانە بەڕاستەکەی هەلەسەن هێناوتی لە 2017 شتێکم دووبارەم کردەوە بەدەستێنانی سەرکەوتنی سەربازی ئەوە گرنگە بەڵام ئەگە تۆ بێت و بەکارهێنانی سەرکەوتنی سەربازی هاوسەنگی نەکەی بەدەستێنانی بەکارهێنانی سیاسی بەڕاستی سەرکەوتنە سەربازەکانن ئەو نرخانەی ناوێت و من بم لە جاتی ئەو برادرانە لێ کە تەعامل لەگەڵ ئەو مۆزوعەکەم لێرە لە عالەما دوو مۆدیل هەیە ئەگەر ئاگانە مۆدیلێکیان ئەوەیە کە شینفەین لە سەرو ئایلەندا لە بریتانیا بەکارهێنا یا حرەکەی فارک لە ڤەنزوێلا بەکارهێنا پێشەوەی تۆ تەعامل لەگەڵ حکومەتێکا بکەیت و چەکی وە لێ بگەیت و بەڕاستیەکە تۆ نەبی بەبەشێ لە مەعادەلەکە و لە مەعادەلەیەوە حکومەتە ئەو هێزە تێنەگەی لانێت تەنابوی بە توڵێک یا بڵێ بە شتێکی بەردەست بەکاری بێنم بۆ بەکارهێنانی گۆڵێکی دیاریکرا و دوای بەکارهێنانی ئەو گۆڵە دیاریکە ئەو گۆڵە هاتەدی لەوانەیە تۆ ئەو دەستکەوتانە و بەدەست نێنێ کەش هەوڵە بۆ یابێ شەڕ بۆ کردبێت کاک زەردەشت ئەزێ بڤەگەرم جەمتەلێن هازێ بچم هەولێرێ لێدا جدان علی سەرۆکی نوڕاتیانە کە سێل هەرێمێ بمڕەت بە کاک جدان ئەسپخیراتنا تەژیت کە مەسخوازم شتە بزانە بم یانی نێرینە تە دەربارەی استراتیژیە نو یا ئەمریکا لە ڕۆژاوای کوردستانی چییە؟
ئێمە ئەم وەکە کورد چاوێمە چییە ئەم چ دخوازن چ ژمەکێمە دیرۆکێدا چ بسەرێمە هاتیە ئەف قاس زوڵم و زۆر و تعدا گۆلملەتێ کورد بووی ئەم دوێ قوناغا گۆ سووریا تێرە دەرباس دەبێ شۆڕەشێک تێدا چێبوو و گوهارتنن هاتنە دەڤەرێن عەرەبی شەرق الأوسط دناو ڕێژی سووری و قەیرانە سووریا ژی ئەڤا بوو نێزیکێ 7 ساڵە ئەمێ بکەونە ساڵە 70دا حتانی نەها پێشە ڕۆژە سووریا نەدیارە لە پێش کەسی بەرچاوێ کەسی نە چاودێرێن سیاسی و نە خەلکێن وڵاتی سووریا بتەڤایی بە ڕیجێما خۆبە ژی دەسلاتا خۆبە و بە ئۆپۆزیسیۆنا خۆبە ئەم ژی وەک کورد دهندروێ سووریادا چاوێ مەلەیە ئەم تەڤلی vê neşatê an jî vê şoreşa Sûrî bûn çavê me lê bû got em bikin qezenc bikin tiştekî ji milletê xwe re weke her pêkhatîkî Sûrî de ême em dixwazin em tişt navdestê xwe vebênin wextê proje Emerîkana an a Rûsa an a Eyraniya an jî hecî kesê destê xwe destwerdanê di hundirê qeyrana Sûriya de dike ئێمە ئەم دخوازن وەکە کورد di pêşerojê de mafê milletê Kurd tespît bibe. Helwesta Kurdî mafê milletê Kurd e. Di Sûriya nû de em cihê xwe bibînin mafê milletê me yê got winda bûye ji destê me bi 10 sala û hecî ricê me hatî ser desthilatê Sûriya bin pê kiriya û winda kiriya û biryar standine û em nenas kirine li ber destûra Sûrî nenasin li ber destûra Sûrî. Bi destxistina mafê Kurdan li Sûriyê dike kek cidan stratejiya nû ya Amerîka ku çend xelan li xwe digire wê bibe alîkar bi destxistina mafê Kurdan? Ême ez dibêjim heger mafê Kurd berçavê xwe re bênê di damezranina Sûriya nû de çi dirêya destûrê re bê, çi dirêya desthilatê re bê, çi dirêya sîstema siyasî de bê, em ê pêşwaziyê lê bikin û em ê bi kêfxweşî pêşwaziyê lê bikin yanî şanazî pêşwaziyê lê bikin. Lê heger bes ji bo pîlanê weke mamostayê goberî me axifti dibêje pîlanê Emerîkana di Sûriya de ji ber hêza û hebûna Eyranê kêm bikêt Sûriya de û tim bi zimanekî dirêj û zelal Emerîkan dibêjin şixul îşê me li Sûriya nîne. Îşê me bi Sûriya tune ye, hebûna me li Sûriya wê ne dirêj bê. Hebûna we Sûriya ji bo Daeş e, têkiliyê we bi hêzên leşkerî re di hundirê Sûriya de ji bo Daeş tenê ne ji bo desthilatê ye û wek nimûne jî li ber çavê me weke hinek grûpên opozisyonê berê xwe dan got şerekî di hinek dever de bi ricê me beşar re bikin bi artêşa beşar re bikin qebûl nekirin ciwana re û berê we dagerandin got me hundanîne ji bo bes Daeş. Em jî em metirsîka mezin heye got pîlanê xwe li ser serê me proja xwe ya di Şerq Ewsat de li ser hesabê xûna Kurdî bê û gêncê Kurd û keçê Kurd bibine qurbanî û talî jî pişta xwe bidine me hewa. Heger bi zelalî bêjin mafê Kurd em nas dikin di Sûriya de û em ê piştgêriya wa bikin û em ne tenê wa bikar tênin wek leşkerin weke şervanna fêda û pêkhatîka gelekî canfida û zanê şer bike انیه شر ده روی داعش ده و غیری داعش ده هگر نش بر ویتنه به اما ام دبینن تشتکی باشه هگر جبر برجواندی خوتنه به ام دترسن ام ببنه قربانی دوی ام وکا کرد هاش خوهبن و ام تم و تم لگوه امریکانا بخن لسر ماسه لسر هگر گفتگو هبه هگر تکلایی هبن ام بین نبیراوا ام بورا کار دکن جبو مافی ملت خواه اگر نوابه ام استعداد الجمعتنه اگوان بورا کار بکن. بله راست امریکا د دست پێکێ دا تیشک خست بوو تەرکیز خست بوو سەر شەڕێ دژی داعش لێنها دراگهاندنا vê استراتیجiyê de gelek guhartin hatine kirin û ev stratejî bi xwe pêngaveke cudayekek Slêmanyanî gelo piştî vê stratejiya nû ku Amerîkayê ragihand
مافی کردان و بتایبەتی لە ڕۆژهەلاتی فوراتێ و بێ بدەستخستن و بێ چەسپاندن سلااوڕێز بۆی واش بووی هەموو تەماشەوانە لە ڕۆژاوای کوردستان و لە باکووری سووری هەبوونە ئەمریکا دەما داویدا هەنێک هەبووناوی هاتە چیکردن بەری دەستپێکا شۆرەشێ دەژی نەبوو هاتنا vê hêzê yan jî tewacida hêzên Amerîkî li ser xaka Rojavayê Kurdistanê û Bakurê Sûrî di dema dawî de hate çêkirin ew jî girêdayî projeyên li ser erdê ku hatna meşandin heger em bipirsin çawa hatin çima hatin çima berîn hane dihatin wê demê em ê rastiya hebûna wê nas bikin ji bo wê em ê heta dawî pişta xwe nedine vê hêza Amerîkî tenê ku heye ji bo wê tiştê ku bû di Rojavayê Kurdistanê de du qûnaxê giring hatine meşandin heta ku ev têkilî hate çêkirin yek gelê Kurd di Rojavayê Kurdistanê de berî niha nexwedî sîstemeke xwarêvebirinê bû nexwedî encûmenên xwarêvebirinê bû gelê Kurd di Rojavayê Kurdistanê de zimanê Kurdî pêş nexistibû sîstema xwe ya rêvebirina civakê pêş nexistibû di dema dawî de kerî bû sîstemeke xwe bidê avakirin û rêvebiriyên xwe ser pêş bixê di dema dawî de jî kerî bû di qûnaxên giring ê Federaliya Demokratîk ê Bakurê Sûrî bidê meşandin ku zêdeyî serê sedî şêst û neh ji gelê Bakurê Sûrî û Rojava werine ser sindiqa bêjin em xwedî projeyekî siyasî ne di gava siyemîn ya ku vê federaliyê tesbît bike û rewatiya xwe ji gelê xwe bigirê di destpêkê de paşê wê li xwe vegerê û li hêzê navnetewî civînê navnetewî wê vegerê gorî wê nake wê nêzik bibe ev xala di duwa di Rojavayê Kurdistanê de gelê Kurd bi têkiliyên xwe bi pêkhateyên herêmê re kerî bûn li dijî sîstema istibdadê ya Baas şer bikin û anakê ji piraniya herema derxin û em karin bêjin ji hemû heremê Kurdî derxin û di umqê Sûrî de karin gavên mezin bidin di do li dijî hemû komên çete û murtezeqên ku hatine ser xaka Rojavayê Kurdistanê û Bakurê Sûrî serkeftinên mezin li dijî wa çê bikin û ya herî giring ku Amerîka jî karî bû li ser wê nake siyasetê bike şerê li dijî Daişê ku Kurda bi hêzên xwe yî leşgerî û her sê pêkhateyên Siryan û Ereb karî bûn li dijî Daişê serkeftinên mezin çê bikin evana pêşî li pêvajoyekî siyemîn vekir serkeftinên askerî avakirina sîstema civakî ya ku pişta xwe bide rêvebiriyên xwe ser ku kar bibe federal pêşî li pêşiya projeya siyasî diveke ji bo vê Kurd di Rojavayê Kurdistanê de xwedî proje bûn heta ku Amerîka hat têkilî bû were deynan yanî Amerîka neş xwe de hatiye Rojavayê Kurdistanê yanî destkeftên Kurdan li Rojavayê Kurdistanê serkeftina wan li ser şerê dijî Daişê û ku wekû te got ku xwedî projeyên van sedema hişt ku Amerîka nêzik bibe ji Kurdan yanî rastiyekî siyaseta navnetewî heye gerek êdî Kurd wê nake baş zanin bin hebûna sîstema li ser erdê diçe ser tawla mufawedata û têkiliyê navnetewî de rola xwe dileyzê bi siyasetê tenê bi diplomasiyetê tenê Kurd nikarin mafê Kurda biçespênin lê dema ku sîstemeka wa ya rêvebirinê li ser erdê hebe hêzeka wa ya parastinê hebe rastiyek hebe ku karibe ew projeya hanakê pişta xwe bidiye ew waqe ew hebûna li ser erdê ya ku îro roj di Rojavayê Kurdistanê de bi daha peymangeh zanîngeh zimanê Kurdî di dibistana de tê perwerdedayîn sîstema ku heyî li ser erdê encûmenên xwecihî ê ku li dêra zorê û menbic û reqayê û tebqayê ewin ê ku herna li ser tawla mufawedata û diplomasiyetê projeya Kurdan hebû li Rojavayê Kurdistanê tu sad bêje Amerîka jî stratîjiyeke zelal û eşkere derbarê Kurdan ragihand ku berjewendiya Kurdan de be ev stratîjî û ev proje wê bibin sedem ji bo aramkirina navçeyê û aramkirina siyasî li navçeyê ez dibêjim ku Kurd xwedî stratîjiyeke siyasî bûn ku navê wê nake xeta siyemîn ya ku civak û esasekî siyasî felsefî li pişta wê nake hebû karî bû ku hêzên navnetewî bidê qebûlkirin ku êdî gerek ev projeya çareseriyê derveyî vê projeyê nake nînin ne tenê Amerîka Rusya jî ne tenê Rusya Ewropa jî hemû hêzên navnetewî
لە بەرامبەری پرۆژەیە دەموقراتیک یاکو ئیرۆ ڕۆژ ڕۆژاوای کوردستانێدا خۆدی هەلوەستێکی ئیجابینە یعنی ڕۆژێکی هەلوەستێکی لە دژی وێنا تەوی کومەدە قۆناغێن گرنگ هەلبژارتنان ji بۆی فەدرالیە دەموقراتیک مە دەرباسکردن ڕۆژێکی مە نەدیت کەس کێزێکی ناونەتەوی لە دژی وێنا کەسێکنی دەربەی وێ جودای وێ هەموو هێزی ناونەتەوی بە هەبوونا کورد بە پرۆژەیە خوا پرۆژەیە فەدرالیە دەموقراتیک یا باکووری سووری ئەوەوێ هەرێ سەر تەوڵە مفاوضاتە وێ نە پارتیەک هەرێ وێ نە کەسایەتەک هەرێ وێ نە هەتا نەتەوەک تەنێ هەرێ وێ پێکهاتەین باکووری سووری di nava de Kurd pêşengin di nava wê de doza Kurd çareser dibe bi wî rengî wê her ne ser tewla mufawedata wê karibin di nava projeya Amerîka de cî xwe bigirin. بله پروژه کردان چه سر مسیح گوتو بیجین ناف دولتی از بچم کالیفرنیا که گذر داشت یعنی نرینا امریکا درباره سیاست کردان چاواین نتنی روجاوای کردستانی بگشتی یعنی بریا دم که لهریم کردستانی دما کو رفراندوم هات انجام دان به اشکر امریکا پالپشتیا و نکر اگر پروژه بوی اوایی بوی شوازی روجاوای کردستانی جی ببره برن و هلوست امریکا همان هلوست با بەڵێ پێچەوەی جوابی پرسیارەکەی ئێوە بمەوە با دوو شتێکی لێرە بۆی بیخێنە ڕوو بۆی بە ڕاشکایی بیخێنە ڕووی حقیقەتی شتەکانەوەیە کە ئەمریکا استراتیژیەت و پلانی بۆ سووریا نییە جا من داوا لەو برادەرانەکەم بۆی هەمان هەڵە نەکەن کە کوردەکانی ڕۆژهەڵات کردیەوە ئەمریکا ڕەفیقی کەس نییە ئەمریکا ڕەفیقی مەسلحەتە مەسلحەتی لەکوێ بوو لەوەیە و مصلحتی امریکا لجوا مصلحتی امریکا ل امنی قومی امریکا و لو پیشش کمن عمل جنب دال پروگرامەکانی که ئێمە کە لێرە لە ئەمریکا بریاری شتێنەکەین لەسەر و بریارە لەسەر وەساسە بریارەیە کەچی لە مەسلحەتی ئەمە لەبەرەوە مەجموعە شتێ بەڕاستی مەجموعە هەڵا هەیە بە تایبەتی کوردەکانی ڕۆژهەڵات کردێتی هیوادارم کوردەکانی ڕۆژاوا نەیکەنەوە ئەمریکا ڕەفیقی ئێوە نییە باش ئەو هەڵەی ئەو شاشتین کە کوردین ڕۆژهەڵاتە کوردستانی کردن و تێوید کە کوردین ڕۆژاوا دووبارە نەکەن چنن یەکێ لەوانە من زۆر لە خەڵکمە بیست مەسەن وشەکەیان زۆر بەبێ واتا بەکارێنە ئەمریکا استراتیجێتی هەیە لە کوردستان ئەمریکا قەس استراتیجێتی نەبووە لە کوردستان ئەمریکا پلانیشی نەبووە مەجموعە قسە ئەکرا هیچ ئەساسێکی نەبوو هیچ بەڵگەیەکی نەبوو هیچ مەزدەرێکی نەبوو داوای لە بردنەکەمە قسێژەکەمێکی لە کوردستان دانیشتووە ئەڵێ ئەمریکا استراتیجێتی هەبووە لە کوردستانە تۆ مەزدەرەکەوت چییە؟ ئایا لەگەڵ حکومەتی ئەمریکا قساکە زانی کە استراتیجێتی هەیە ینی مەجموعە معلوماتی غەڵەتیانەیە بە خەڵکیان وت هەولێر پایتەختێکە هەموو دیبلۆماسیەتەکانی ئەمریکا یا ئەوروپایە لە هەولێرە نیشێتەوە یە لە هەولێرە نیشێتەوە لەبەرەوە مەسلحەتی ئەمە لەویا بوو ئەو کاتە لە دەرەوە ئەویش شەڕکردنی داعشە و مەتاری لێ ئەنیشێتەوە سبێنی مەسلحەتەکە نەبە هەر نازانی هەولێری لەکوێ وەگە تۆ سەیری ڕەفرەندەمەکەشکەی ئەوە بەڵگە بوو بۆ ئەوەی کە ڕەفیقی کەس نین جارێککە قسەی دووبارەکەم چەند جارێ دووبارەم کردەوەڵانێ دووبارەکردنەوەیشم ناخۆش بێ وەڵامەکو چەرچڵ ئەڵێ ئێمە مەسلحەتی گشتیمان و دایمیمان هەیە بەڕام ڕەفیقی دایمیمان نییە ئەبێ ئەمانیش لەسەر ئەو ئەساسە تەعاملکەین بابینەوە سەر پرسیارەکەیەوە ئەو هەڵەی کە کوردەکانی ڕۆژهەڵات کردیان پشبەستیان بە ئەمریکا بوو بە سیاسەتێکی ئەمریکا کە لە خیاڵی خۆیانە دروستیان کردبوو کە وجودی نەبوو ئەوانش پێویستە ئەبێ شتێکی وا بکەن کە نەگەنەوە هەڵا یارمەتیدانی ئەمریکا بۆ کوردەکانی ڕۆژاوا ئەمە حەقیقەتە تەنها بۆ لەدابردننی داعشدا ئەمریکا هیچ استراتیژێتێکی نییە نە بۆ کوردەکانی ڕۆژاوا نە بۆ کوردەکانی ڕۆژاوا و هیچ پرۆژەیەکیشی نییە و ئەگە سێری قسەکانی سەرۆک ترامپکەین ینی بە ئاشکرا ئەڵێ وەکوتم لە 2017 لەو قسەکردنیا کە کردی کە لە ئەمنێتی قسەکە پێڵێن ئەمریکا ناشنال سکیورتی سپیچ ینی قسەکردن لەسەر ئەمنێتی قومی ئەمریکا وتی زۆ بەڕاشکا وتی ئێمە سیاستمان بەعام باسی کە سیاستمان لە سووریا استراتیژێتمان نییە لە سووریا و ئامادەنین جارێکی کە پارە لە شەرقا بەعام سەرف بکەین و جارێکی کە ئێمە سوپای ئەمریکی بنێرین بۆ
بۆ ئەو شوێنانێ کە ئێمە استراتیژیەتمان نییە تا ئەمریکا ئێستا بەنێوەی چکە سەیری شتێکەکە چۆن سەیرەکە بەتەمە هەنگی هێزی منتیقەکە بۆ نمونە وەکو سعودیە وەکو ئیمارات ئەو هێزانە ئەو وڵاتانە لێ بەکاربێنە بۆ تەحقیقی مەساڵحی ئەمریکا بۆ ئەو شوێنانە کورد لەوێ بڵێن لە شەڕی بەرامبەر داعاشە کورد مەسەن بە نیسبەت ئەمریکاوە حرەکەیەکی عەسکەری گەورە بوو یەکی بوو لەو حرەکانەی کە توانی سەرکەوتێت بەجێبێنێ بەرامبەر داعای ئەویش تەعاونکردنی لەسەر لەگەڵ بڕێی من لەگەڵ کوردەکانی ڕۆژاوە وەکە لێرەش ئاگام لێ بوو لەسەر ئەساسی ئەو گرنگە سەربازانی ئەو شڕە سەربازیانان بوو کە سەرکەوتنیان بەسارێنە بەڵام دوایەوە من باوەڕ ناکەم هیچ استراتیژیەکیان هەبێ بۆیان و ئەوان دائما شتێکی زۆر گرنگ دووبارە ئەکەنەوە ئەڵێ ئێمە ئیمانمان بە یەکگرتووی خاکی سووریا هەیە و سەرۆکتران شتێکی زۆر گرنگیشی وت کە لەوە پێشباز ناکە بەڕاستی وتی ئەگەر بەشار ئەسەد بڕوا یان نەڕوا هیچ پەیوەندی بە ئەمریکاوە نییە و باسی ئەمە باسی دانیشتنەکانی جنێڤەکەین دانیشتەکانی جنێڤ من ئەمە بڕێی من تەنها دانیشتنیەکە بۆ درێژکردنەوەی شەڕەکە یا ڕاستیکردنی لایەک لەسەر حسابی لایەنێکە جنێڤ دانیشتەکانی جنێڤ لە سویسا هیچ گۆڵێکی لێ نابێتەوە لەبەرەوە من بم لە جاتیەوە بەرادەرانەی ئەوێ کە سەیری سیاسیەن سەیری کەم نەک عسکەریان چکە لە عسکەریانەوە هیچ گومانێکی نییە کە سەرکەوتیان زۆر بێ جارێشکە سەیری یەکەمەوە جارێشکە سەیری ئەو پەیوەندانیانە ئەەکەمەوە کە لەگەڵ ئەمریکا هەمە چگە باشترین نمونە لە بەردەمیان ئەو بوو کە ئەو شتانی کە ڕوویا بەرامبەر کوردی ڕۆژهەڵات نابێوان هەمان هەڵ ئاخافتن لەسەر سیاستا ئەمریکایە گەلێکی دوور و درێژ تەماشەبانی هێژان هەمێ بچن بهێنبەدانەکە کورد تێدا کورتەیان ژن و چەیان ژی تێنە وەشاندن دووبارە مێڤەگەڕن و گوت و بێژن خۆ بەردەوام